بینەرانی عزیز و خۆشەویستی بەرنامەی ڕامان ئەم کاتتان باش هیوای باشیم هەیە بۆ هەموو لایەکتان ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی ڕامان پێشکەش بەوەی خۆشەویستەکەین ئەمڕۆ لە کاتێکدا بەیەک دەگەینەوە کە ناوچەکەەوە جیهان لە ناو ئاگری ململانەی هێزم ئیمپریالیستی و کۆنەپەرسەکاندا بە جۆرێک کە لە هیچ کەسێ نەشارەوەتەوە هەموو لایەک ئەیبینن گڕی ئاگەر هەڵدەسترێ و بەردۆخێکی تێدا قڵاوەکە شەڕ و ئاڵۆزیەکان نەک تەنیان نەخشەی سیاسی دەگۆڕن بەڵکو و ژیان و چارەنووسی ملیۆنان مرۆڤی چەساویان قسوەتە مەترسیەوە. لەم نێوەندەدا پەرسی کورد و بەزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستانیش زیاتر یان لە هەر کاتێکی تر بڵین لە بەردەم تاقیکردنەوەی مێژووی و چارەنووسدایە. ئایا ئەم شەڕانە تەنیا کێبڕکەی دەسەڵاتن یان ڕنگدانەوەی قەیرانی قوڵی سەرمایەدارین؟ ئەرکی هێزە چەپ و کۆمۆنیستەکان لە نێوان ئەم بەرە جیاوازانەدا چییە؟ وەکو کۆمەڵ و حیزبی کۆمونیستی ئێرانیش چۆن سەیری ئەم هاوکێشە ئاڵۆزانە دەکەین؟ بۆ تاوتوێکردنی ئەم تەوەرانە و وەڵامدانەوەی چەند پرسیارێکی بنەڕەتی ئەمڕۆ لە بەرنامەی ڕاماندا میوانداری هاوڕێشەوەڕش کەریمی ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵەمان کردووە کە بفەرمێ و ئەویش جوابی چەندانە لە پرسیارەکانمان بداتەوە. هاڕۆ شۆڕش بەخێربێ، زۆر سپاس بۆ ئامادەبوون لەم بەرنامەیە. نامەی سڵاوم هەیە بۆ ئێوە بۆ هەموو بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە خزمەت. زۆر سپاس. کاک شۆڕش دەمەوێت سەرەتای پرسیارەکان لێرەوە دەست پێ بکەین. ئەم شەڕە چۆن هەڵدەسەنگێنن لە دیدی ئێوە بۆچی ڕوویدا و هەریەک لەم لایەنانە بە دوای چیەوەن دەیانەوەی بەچی بگەن چیان پێویستە یان چیان دەبێت؟ ئەگەر زۆر نەڕۆینە دواوە بگەڕێینەوە بۆ زۆر لە مێژ لەم ساڵانەی دواییدا بە تایبەتی لە دەوری یەکەمی هاتنە سەرکاری ترامپەوە نیشانەهای ئەم شەڕە و بوونی شەڕێکی ئاوا دیار بوو. هەر لەو کاتەدا ترامپ ئەو قەراردادەی پێشووی لەگەڵ کۆماری ئیسلامی لەسەر مەسایلی هەستەی و ئەتۆمی و ئەوانە بوو هەمووانەی دڕی و داوای دەکرد کە دانیشتنێکی تر بێ و تەوافقێکی تازەتر بکرێتەوە کە کۆماری ئیسلامی قبولی نەدەکرد سەرەڕایەوەی کە فشارێکی و یاگەمارۆهایەکی ئابووری و نظامی و ئەشتی جۆرا و جۆر بەلالەی کۆماری ئیسلامی کراوە. هەر لەو دەورەدا بوو کە قاسمی سولەیمانی فەرماندەیەکی تری هەشتی شعبی لە عێراقا کرانە ئامانج. جا ئەوەش استراتیژی خودی دەوڵەتی ترامپ و دەوڵەتی ئەمریکا دەبێ ئینسان ئەوانە لە بەرچاو بگرێ بۆ تەوزیحدانی خودی ئەو شەڕە و ئینسان ناتوانێت بە فقەت ناوچەیەک و یان وڵاتێک وەکو ئێران ئەو شەڕە تەوزیح بدە. ئێمە دەزانین ئەو شرایەتە یا ئەو تعادڵی نیروانەی کە لە سەفحی دنیادا لە دوای شەڕی ساردەوە شکلی گرتبوو خەریکە لە ناو دەچێت و ئەوەش بە دەستپێکردنی شەڕی ئوکراینیا و رووسیا لە جیهاندا زۆر زۆر بە واقعی ئینسان دەتوانێت بیبینێ. یعنی دابەشبوونی جیهان بەسەر دوو بەرەدا، بەرەی چین و رووسیا و بەرەی ئەمریکا. ئەمریکا ئەوە دەزانێت کە خەریکە هەژمۆنی خۆی لە سەرحی دنیادا لە دەست دەدا و رووسیا و چینیش ئەیانەوێت لەو مۆقعەتەوە یا لەو فرسەتەکە هاتووە سەبەرەوە بە نەفعی خۆیان کەڵک وەربگرن، چۆن هێزهایەکی زۆر لە دنیادا هەن کە ئەو سیستەمەیان و ئەو تەعادڵی پێشوو بەلایەنەوە نامنطقی نامعقول و ناعادلانە بوو. جا ئێستا لە سیاسەتی دەرەوەی ئەمریکادا و بەتایبەتی ئەم دەورەی ترامپ ئێمە دەزانین کە شعاری ترامپ بۆ بوو هەموو شەڕانە تەواو دەکەم. استراتیژیەکەی دەبێ بەوەی کە پێش هەموو خەڵکێک خەڵکی ئەمریکا لە بەری هەموو خەڵکەوە دادنێ. جیهانی سەنعەت و ماشین و تەکنۆلۆژی دەگەڕێتەوە بۆ ئەمریکا. ئەمریکا نابێ باجی ناتۆ و ئەوەی کە پۆلیسی دنیا بێت دەبێ ئەو بەرداختی بکە و ئیجازەیش نادا لە دەورەی داهاتووە هەژمۆنی ئەمریکا بڕێتە ژێر پرسیار. جا هەر لەم دەورەدا مەجموعەی پلان و نەخشەی هەبوو. یەک لەو پلانانە مەسەڵەن هێرشکردن بۆ ڤێنێزوێلا بووە، ئەوە بوو ماڵیاتی جۆرا و جۆری بەسەر کەلوپەل و ماشین و دەستکا و کۆمپیوتر و تراشە و هەموو ئەمانە هی وڵاتانی جۆرا و جۆر هەر یەکێ بە جێگەی خۆی داناوە. تا دەورێک پێش هەموو شتێ شەڕ لەسەر ئەوە بوو و دەیوت من ئەو قەراردانەی پێشوو
بە زەرەری ئەمریکایە من دەبێوانە بگۆڕم حتا ئیدعایەوەی دەکرد کە دەبێت گرۆنلند وڵاتێکە لای دانمارکۆوانە من دەبێ ئەوەش داگیر بکەم کەنەدا دەبێ ببێ بە هی ئەمە کوبا دەبێ داگیر بکەم و ئێرانیش لە ناوە ململانیەدا فەزایەکی بۆ کراوەتەوە و ئەو فەزایش بۆ کۆماری ئیسلامی کراوەتەوە بەشێک زۆری بە دلیلی ئیدۆلۆژی ئەو کەسانەیە و بەتایبەتی خامنەی و دەسەڵاتداران لە ئێران کە بەرەساسی ئیدۆلۆژیکی شیعەیە ئەوەی کە دەبێ بەرەساسی وتەکانی خۆیان بەرەی مقاومە لە سەرانسەریە مناوچانە لە بینی گروپە شیعەکانە دروست بکەن هەر لە لوبنانەوە هەتا سووریا هەتا عێراق هەتا بەحرین ئەوە لە ناو ئێرانیشدا یانێ ببن بە مەکۆی بەرەنگاربوونەوە لەگەڵ دەوڵەتی ئەمریکا و دەوڵەتی ئیسرائیل وەکولن هەدەفی خۆیان داناوە لەسەرەوەی کە ئیسرائیل بەگشتی لەسەر زەوی بسڕنەوە وەمە شتێک بووە لە سەرەتاوە لەسەری ڕۆیشتون و نەهایەتەن کەوتونە سەر ناو مەخمەسەیەکی ساڵانێکی دوور و درێژ هەموو هەست و نیستی ئەو مەملەکەتیان خەرجی ئەو شتانە کردووە بە قیمەتی ئەوەی کە خەڵکەکە برسی دەبێ ڕەشورود دەبێ ناڕەزایەتی جەماوەری لە بینی خەڵکدا هەڵدەستێتەوە بە هەمان دەرەجە ئەمان سەرمایەگوزاریەکانیان دەبن مەسەلەن بۆ حەشتی شەعبی بۆ حەماس بۆ حزب الله لوبنان بۆ حوسیەکان لە یەمەنە و نەهایەتەن قمارێک بەناو ئەنەرژی هەستەیی کە نەهایەتەن ئەمریکا ئەوێ هەمووانەی لێ بسێنێتەوە و بە چۆکی دادابێرێ ئەوەی کە ئەمریکا لەم دواییانەدا لە ئێرانی دەویست ئەوە بوو کە ئێران تەسلیمی یان تەسلیم بێ لە هەموو بارانەوە کە ئەمان 20 ساڵە لەسەری قمار دەکەن و ئەویش کۆتایی هاوردن بەو نیروانەی و ئەو هێزانەی کە لە ناوچەکەدا لەم ساڵانەدا هەموو هەزینەیەکی بۆیان کردو کۆتایی هاوردنە بەو ڕاکت و موشک و دەستکەوتە نیزامیانەی کە کۆماری ئیسلامی بوویەتی کۆتایی هێنانە بە وزەی هەستەیی و ئەو شتانە و نەهایەتەن دەیانزانی ئەگەر لە حاڵەتێکی ئاواوە سرە ڕای ئەو هەمووە ناڕەزایەتی جەماوەریەی کە لەم دەسەڵاتە گەندەڵە هەبوو پاشگەز بنەوە لەو شتانەی کە 20 ساڵە لەسەری دەڕۆن و ئیدۆلۆژیەکەیان لەسەری داناوە ئەو بخۆی خۆت بە خۆت بە معنای نەمانی کۆماری ئیسلامی بوو و نەچوونە ژێر باری ئەو داواکاریانەی کە ترامپ لێ دەویست و ئیسرائیل لیانی دەویست و نەهایەتەنی ژوای لێ هاتبوو ئەرزیابی دەوڵەتی ئەمریکا و دەوڵەتی ئیسرائیل سەر ڕاوکە ئێستا لە مەیداندا چی دەگوزەرێ ئەوە بوو کە ئێران لە خراپترین حاڵەتی خۆیدایان کۆماری ئیسلامی و ئێستا فرسەتی ئەوەیە زەربەی ئاخری لێ بدەین و بیڕوخێنی و بە تایبەتی چەند مانگێک لەمەوە بەرێمە شایەدیەوە بووین کە ملوێنها خەڵکی ئینسان دەتوانێت بڵێ لەسەر شەقامەکان بوون دژی کۆماری ئیسلامی شعاریان داوە ئەو کۆماری ئیسلامیانە نەویستووە و دەیزانین لەباری ئابووری و لە ژێر فشارا بۆ لەباری نظامیەوە لە 7 ئۆکتۆبری 2023ەوە بەرەو ئەملا هەموو شتانەی کە پشتیان پێبەستووە مەسا حزب الله لوبنان لە دەورێکە هەموو فەرماندەکانی لە دەستدا حەسەن نەسرڵڵای لە دەستا حەماس بنەوەی شکستی پێهێنا بەشار ئەسەد لە سووریا کەوت و گروپ ئەو گروپەی کە دژی ئەوانە و بە تایبەتی ئیسلامی سنی لەوێ دەسەڵاتی بەدەستکردۆ فەرموو ببوورە هاورە شۆڕش ئەمریکا دەستوری تازەی منتیقەکە و ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە پرۆگرامێکی تازە بوو نووسیانەوە و داوای بڵێن هەنێ یاسا و مەرج و قسە و باسی خۆیان کە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاستیان بوو بەشێکیان پیشاندا کە دەستور نووسینەوەی تازە لە ڕۆژهەڵات و سیاسەتەکانیان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە جۆرێک گۆڕی ئیسرائیلیش کە هەمیشە پادگانی ئەمریکا بووە و هاوبەشە لەگەڵ ئەمریکا قسە و باس لە گۆڕینی منتیقەکە توانم بڵێم بەگشتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەکە ئەوە بە دوای بەشێک لەو سیاسەتەی ئەوان منتیقەکە ئاڵۆزیەک و پشێوەیەکی گەورە و منتیقەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە یەکسەر و یەکپارچە بەخۆیەوە بینیوە ئەم شەڕەی ئێرانیش کە ئێستا
بۆتە شەڕێکی هەر ئەوەی کە بڵین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و شەڕێکی بەڵاوە. لە تازەترین قسە مشتەبە خەمەنەی دەستخۆشی لە میلیشیاکانە کرد، لە هێزە پرۆکسیەکانی مەنتیقەکە کرد و بە جۆرێک لە قسەکانیان پشتیوانی دەرەکەوێ بۆ ئەو هێزانە کە پێویستەکە هەبن و دەستخۆشیان لێکا کە هاوکار بوون. بارودۆخەکە ئێستا چۆنە و ئەمانە گشتی بەیەکەوە چۆن بۆتە هۆکاری ئەوەی کە ئەم شەڕانە بەردەوام بن و ئایا دۆخی ناوچەکە ئەگات بەچی بەم جۆرە؟ ئەوەی دیارە ئێستا ئینسان دەتوانێت ینی کەم دوای 13 ڕۆژ لەو شەڕەوە بیڵێ ئەوەیە کە نەوا بووە کە کۆماری ئیسلامی ویستویەتی نەواشی تیا دەرهاتووە کە ئەمریکا و ئیسرائیل ویستویان. بە نەزەری زۆر کەس لە هەموو کەسێکەوە ئەوزاعە لەژێر چاوەدێریایەوە تەحلیلی دەکاوەیە ئەمریکا و ئیسرائیل پیان وابوو ئەگەر هێرش بکەنە سەر کۆماری ئیسلامی و بە تایبەتی فەرماندە سەرەوەکانی کۆماری ئیسلامی بکوژن و خامنەئیش بکوژن، ئەوە کۆماری ئیسلامی بۆ خۆی دەکەوێ و یانێ باخی سپای پاسداران وانەی لە دەسەڵاتن ناتوان هیچێ بکەن و خەڵکیش ناڕازیە، خەڵکیش دەژێتە سەر شەقام و بەم شێوە بۆ ئاسانیە بە زەربەیەکی کورد دەتوان دەستکەوتی گەورەیان بەدەست بێرن. بەڵام لە تەرەفی مخابڵەوە دەوڵەتی کۆماری ئیسلامی ئەوانەی زانیوە لە پێشدا خۆی حازر کردووە بۆ شتێکی ئاوا بۆ ئەگەرهایەکی لەو نەوعە و استراتژی خۆی استراتژی شەڕی خۆی لەسەرەوە داناوە تێچووەکانی ئەو شەڕە بباتە سەرەوە. یعنی ئەوەی کە ئاوا لێ ناپرسێتەوە و هێرش دەکاتە سەر ئەو بار هەڵگرانە کەشتیەکان کە لە خەلیجی فارسەوە ڕەت دەبن، هێرش دەکاتە سەر ئێمارات، هێرش دەکاتە بەر سعودی عەرابیا، هێرش دەکاتە سەر عێراق، هێرش دەکاتە سەر بەحرین، هێرش دەکاتە سەر عومان، هێرش دەکاتە سەر پایگان نظامیەکانی ئەمریکا لە ناوچەکە، هێرش دەکاتە سەر ئیسرائیل و دەست ناپارێزێ. بە معنای ئەوەیە ئێوێ هەزینەیە و شەڕ باتە سەرەوە و نەتەنیا هەزینەی شەڕەکە بباتە سەرەوە، درێژخایەنی بکاتەوە ئەو شەڕە و دەزانێ ئەو بە زەرەری ئەمریکایە. ئێستا ئێمە هەمومان دەزانین کە لەو ناوچەیە هیچ نەفتێک ناتوانێت ڕەت بێ لەبەرەوەی کە هێرش دەکەنە سەری و لەو لایەکێترەوە دەبینین کە نەفت ڕۆیشتووە بۆ بۆشکەیەک $100. ئەمە زەربەیەکی زۆر گەورەیە لە اقتصادی بینەملەلی. مەسەڵەن وڵاتانی ئەوروپایی دەنگیان دەرهاتووە کە دەڵێن ئێمە ناتوانین ئیترە فشارە تەحمل بکەین و دەبێ بە هەر جۆرێک بۆ شەڕە کۆتایی پێبێرن. دەزانن یەکێ لە ئەو شعارە سەرەکیانەی کە دەوڵەتی ترامپ دەیدا کۆتایی هاوردن بوو بەو شەڕانەی کە ئامریکا لە ئەفغانستان و لە عێراق و لە سووریا و لە یەمن و لەوانەدا تووشی خۆی کرد و تێچوویکی زۆر زۆری بۆ ئەمریکا بووە و ئەو پێگەی کۆمەڵایەتیەی کە ڕێیان بە دەوڵەتی دۆناڵد ترامپ داوە ئەوانە هەڵدەگەڕنەوە. لێمە دەزانین 3-4 مانگی تر ئەوە هەڵبژاردنە و لە ناو هەڵبژاردنانەدا ئەگەر ئەم شەڕێکی درێژخایەن بێ ئەوە دەوڵەتی دۆناڵد ترامپ دەیدۆڕێنێت چۆن تێچووی ئەو شەڕە زۆر زۆر. کۆماری ئیسلامی و دەوڵەتەکەی دەزانن یانێ هەموو ئەم شتانە بە قیمەتی ئاوارەی ئەو خەڵکەیە، هەموو ئەم شتانە بە قیمەتی لە بینچوونی ژێرساختی ئەو کۆمەلگایە، بە قیمەتی برسێتی ئەو خەڵکەیە، بە قیمەتی ئەوەیە مناڵەکان نەڕۆنەوە بۆ مەکتەب، زانکۆکان داخرابن. خەڵکەکە لە بینی دوو دنیادا لە بین دوودانە زلهێزدا کە هەر کامێکیان بە دوای بەرژەوەندی خۆیانەوە گیریان کردو. بەڵام منزورمەوەیە ئەو شتەی کە ئەمریکا بەدوایەوە بوو بە نەزەری من لە ئێستادا ناتوانین بڵین چی دەبێ، بەڵام جیا لەوە بووە کە ئەوان تەسەوەریان دەکرد. بۆیە ئێستا دەبینین یانێ تووشی لە هەردوو لاوە، یانێ ئەوەی کە دیارە ئێستا کۆماری ئیسلامی داوای غەرامە دەکا، ئەوەی کە ئەمڕۆ لە خەبەرەکان نابووە ظاهرەن تویانە دانیشتن هەبێ، بەڵام کۆماری ئیسلامی داوای غەرامە دەکا. لەو کاتەدا دادەنیشەوە توێت ئێمە نامانەوێ ئاتەش بەسێک بکەین بەڵام دووبارە هێرش بکرێتەوە سەرمان. لەم بینەدا ئێستا دیارە خۆ ترامپ بەدوایەوەیەوە کە شتێکی کۆتاماوەی زۆر بە سورعەتێکی زۆری
دەستکەوت یان بە ناوی سەرکەوتن بفرۆشێ بەو خەڵکە. ئەمە کۆماری ئیسلامی ئیجازەیە وەی پێ نادە. دەزانم دەڵێم لەژێر فشاری ئەو بۆمباران و کوشت و کوشتارە کە کۆماری ئیسلامی نیروەکەی و توانەکەی لە مقابلی ئەو هێزە ئاسمانی و جەنگەندە و نەزانمەوانی ئەمریکا هیچ نییە، بەڵام استراتێژیەکەی خۆی کە بردنەوە سەرەوەی هەزینەکانی ئەو شەڕەیە خەریکە دۆمباڵ دەکا و ئێستا شەرایەتەکەی زۆر پیشیدەتر کردووە لەوەی کە پێشووتر ببوو. پێشووتر دەیانوت مەسەلەنەوە باشە لە شەڕی 12 ڕۆژەداوە ڕوویدا کە نەتەوافقی کرا نە هیچێ ئاتەش بەسێ ڕاگەیەندرا، بەڵام ئێستا ئەوەی کە لێرە و لەوێ لە کاناڵە خەبەری و ڕسمیەکانەوە نهێنیەکانەوە دێتە دەرەوە ئەوەیەکە شەرتیان داناوە بۆی کە ئەگەر ئێمە زمانێک کۆتایی یان کۆماری ئیسلامی ئەو شەڕە زمانێک کۆتایی پێبێرین کە نەهایەتەن هێرشی تر نەکرێتە سەرمان و ئەمریکاش تەبعاً بەو وەز ئەوەیان لێ قبول ناکە بۆ ئینسان نازانێ ئەوەی سەر دووبارە خەریکن هەڕەشەی گەورە دەکەنەوە لە یەکتر ئەمریکا و توێتی هێرش دەکەینە سەر ژێر ساخت و نەزانم پالایشکا و بەندەر و بانک و هەمووەتان لەبین دەبین. ئێرانیش بازم هەڕەشەی کردوێتەوە کە ئەگەر شتێکی وامان بەسەرا بێرن ئێمەش هێرش دەکەینەوە سەر هەموو ئەو شتانەی کە بە دەوروبەرمانە هەیە. ئەگەر قرارە ئێمە لەسەر دەسەڵات نەبینێ بەرحاڵ ئاسیب ببینێ دەسەڵاتی کۆماری ئیسلامی لەگەڵ خۆمانە هەموو وڵاتانەی تر دەبینە خوارەوە. ئەمە ئێوە و بینەرانی ئێوەش حتمەنە دەزانن ئەمە شتێک دروست دەکا مەرج نییە ئینسان شەڕێک دەست پێ دەکا بزانێت کە چی ڕوودەدا دوای یەکەی. چۆن ئێمە لەگەڵ دوودانە حکوومەت واخان هەم حکوومەتی کۆماری ئیسلامی گیانی خەڵکی بۆ مهم نییە و بیریشی لێ ناکاتەوە. لە چەند مانگی ڕابردوودا ئێمە شارەمان پێکرد کە بۆمانەوەی خۆی لە دەسەڵات چەندین هەزار خەڵکی لەسەر شەقامەکان تیرباران کرد و کوشتی لەو لاکەیترەوە دەوڵەتی ترامپمان هەیە کە ئەویش هەر بە هەمان شێوە گیانی ئینسانەکانیان بەلاوە ئەوەی کە نیەتی ئەرزشە. هاوڕێ شۆڕش ئەگەر لە وەڵامێکی کورتە جوابم بیتەوە کێ زەرەرمەنە لەم شەڕە؟ باجی ئەم هەموو وێرانکاریە لە مانتەقەکە کە هاتوتە ئاراوە ئەکەوێتە سەر شانی کێ؟ باش وایە بڵێن کێ خەیری لێ دەکا. یعنی هەمیشە شەڕ کەسانێک ئێمە وا دەزانین ئەوە دوای دێمە سەری ئەستە کێ زەرەر دەکات، بەڵام باش وایە لە پێشدا بڵین زۆر خێر دەکات. ئەوەی ئەوانەی لە شەڕ زۆر سەرمایەداری گەورە هەن لەم دنیادا کە ملیاردها دلار سەرمایە بەدەستیانەوەیە، ئەوانە لە هەر لە ئینسان کوشتن لە شەڕبوون خەریکن کەسبی سوود دەکەن، سوودی زۆر گەورە قازانجی زۆر گەورە کە لە تەسەووری ئینسانی فەقیردا ئینسانی هەژاریشدا ناگونجێت. ئەوە وانن کە چەک دروست دەکەن، ئەو کۆمپانیانن کە چەکی پێشکەوتوو کە ئینسانەکان یەکتری پێ بکوژن ئەوانە خێری ملیارد دلاری دەکەن و ئێستا هەر لە ئێستاوە و لە نەتیجەی و تەحلیلی نظامیانەی کە دەکرێت سەفە پێشتر خەریکن پارەکانیان دەدەن وەی کە لەو نۆعچەکەیان زۆرتر بۆ دروست کرد. ئەدا تا 5 ساڵی تر 6 ساڵی تر ئەوان قەراردادی فرۆشی ئەو چەکانیان هەیە. ئەمە ئەو کەسانن کە خێر دەکەن. ئەو کەسانە ئێستا لە سەراسەری ئوروپادا قیمەتی بنزین و نازانمۆشتانە ئەنێرژی بەعام چۆسە سەرەوە و ئەو کۆمپانیا گەورانە هەر تەقەیەک دەبێت 2-3 بەرابەر قیمەتەکانیان دەبنە سەرەوە بێەوەی لە واقعیەتدا شتێکیاوە مەسەڵەن گۆڕابێ دانی کەم لە بۆشکەیەکە 20 دلار 30 دلار شتەکە دەگۆڕدرێ بمان ئەمە قیمەتی ئەو ئەنێرژیە وەکو بنزین کە پێشووتر مەسەڵەن لیترە 1 یۆرۆ بەسە 2 یۆرۆ 30 سنتە 2 بەرابەر و شتێک بووەتەوە. ئەوانە خێر دەکەن. ئەوەی کە زەرەر دەکا لە ناو شەڕە مردمی عادیە، ئەو کەسانەیە کە بە پوڵی ئەوان و بە غارەتی ئەو پارانەی کە دەبێهی ئەوان بێ چەکی پێدەکڕن و خەرجی ئەو ژێرخانە نظامیانە دەکرێت. ئێمە بە وتمان لە پرسیاری پێشوودا بە قیمەتی برسیەتی ئەو خەڵکە، بە قیمەتی هەژاری ئەو خەڵکە، بە قیمەتی سقوتی زۆربەی ئەو خەڵکە بۆ ژێرهێڵی هەژاری کۆماری ئیسلامی توانیویەتی ئەو ڕاکێت و چەک و شتانە دروست بکە. و لە لایەکی تریشەوە دەوڵەتی ئەمریکاش ئەوەی کێیە کە خەریکە هەزینەی ئەو هەموو چەکە دەدا
ئەو خەڵکە بەشی زۆریان برسی واقعانەوانی لەژێر هێڵی هەژاریدا دەژین کە لەوێ بە ماڵیاتەکانی خۆیان هەزینەی ئەو شەڕانە خەریکن بە شانی خۆیان دەکێشن وەکێ دەبێتە قوربانی ئەوەی پولی هەیە وەزیەتی ژیانی باشترە هەڵدەستێ ئەڕۆی بۆ وڵاتێکی تر بەڵام دەزانین ئێستا هەر بەرەساسی کومسیاریای عالی سازمانی ملل هەر ئەمڕۆ نزیک 3 ملیۆن زیاتر لە 3 ملیۆن ئینسان لە ناو خودی ئێراندا ئاوارە کراوە چەندین هەزار ماڵی ئینسانی عادی ڕمێنراوە بۆ بۆمبانە هەمووی لێ تێک چووە و نەتەنیا لە ئێران لە هەرێمی کوردستاندا لە ئیسرائیلدا لە وڵاتانی دەوروبەر کە شاملی ینی ئەو وەزیەتە بوو جا ئەوەی کە تایە زەرەر دەکا ئەو ئینسانانن بە تایبەتی ئێستا لە ئێرانە وە زیاتر لە 2 هەفتەیە ناتوانێ بڕۆن بۆ سەرکار وەختی نەتوانین بڕۆی بۆ سەرکار خۆی سیستمێکی تەمینی ژیانی تۆ لە ئێراندا نییە نانت نییە بیدەی بە مناڵەکەت دارو نییە ئاو نییە تازە نەتەنیا ئینتەرنێتیان خەت کردووە جارجارێکیش تاسیساتی کارەبا و ئەوانش دەکەوێتە ژێر ئەو هێرشانەوە و خەڵک بەرقیشی نامێنێ. بەڵێ زۆر سپاس هاوڕێ شۆڕش. دەمەوێت دیوی پرسیارەکانم بە جۆرێکی تر بگۆڕم بەوەی کە دەمەوێت بزانم هەڵوێستی حیزب و لایەنە سیاسیەکانی چالاک لە کوردستان بەرامبەر بەم شەڕە چۆنە لە TDA بە تایبەت و جیاوازی ئەم هەڵوێستانە بڵێن کە گیراوە لەلایەن ئەم حیزبانەوە لە چیا ئەبینن؟ تقریبا زۆربەی ئەو هێزانە مەوزایکی ڕوونیان نییە بەرامبەر بەو هێرشانە ئێمە دەتوانین لەسەر مەوزایی خۆمان کە زۆر ڕوون و ڕۆشن بوو و زۆریش تەوزیحمانداوە بۆ ئەو خەڵکە لەسەرەوە بڕۆین مەسەلەن ئەگەر چاو لێ بکەی ئەمە هەر لە بیدایەتی ئەو شەڕەدا ئاماژەماندا بەوەی کە ئەو شەڕا شەڕی خەڵک نییە ئەو شەڕا شەڕی بینی دوودانە دەوڵەتە کە هەردوو دەوڵەتەکە دژی خەڵکن ئەوەی کە ئەمریکا دێ بۆ ئەو ناوچەیە نەبۆ خۆشی دێ نەبۆ دموکراسی دێ نەبوو مافی مرۆڤ دێ هیچکەم لەوانە نایە بە دوای بەرژەوەندی خۆیەوەیە و خەڵکی کورد بە تایبەتی کە ئێمە لەوێ لە نزیکدا لانی کەم خەڵکی ئەو منتەقەوە شوێنی فعالیەتی ئێمەیە هەر لە ماوەی 3-4 مانگی لەمەوبەرەوە ئێمە دیمان کە خەڵکی کورد چۆن بوو بە قوربانی سیاسەتی ئەو زلهێزانە ئەوەی کە هێزێک لە سووریەدا نیروهای سووریای دموکراتیک لەوێ 10 ساڵ 12 ساڵ لەگەڵ داعشا شەڕیان کردوە چەندین هەزار ئینسانی باشی ئەو کۆمەڵگایان لە ڕێگە و شەڕەدا دانا چەندین ساڵ هاوپەیمانی دەوڵەتی ئەمریکا بوون بەڵام دەزانین لە معاملەیەکدا ئەوانە فرۆشران و دەوڵەتی ئەحمەد و شەرق توانی خەڵکی کورد نەتەنیا لەوێ قەتڵ و عامکە بەشێ زۆر لەو دەستکەوتانە کە لەوێ بولیان بسێنێتەوە ئێمە ئەو هەڕەشانەمان وتووە وتومانە ئێمە ئەوەی کە دەڵێن خەڵک دەبێت شەڕی بۆ بکە باوەڕ بە هێزی خۆیەتی باوەڕ بە هێزی خۆی بۆچی باوەڕ بە هێزی خۆی چۆن دەزانین خودی هاتنە سەرکاری دەوڵەتی جمهوری ئیسلامی کاری بەشێ زۆری مەدیونی دەسەڵاتی ئەمریکایە لەو کاتەدا خمینیان هاوردۆ پشتیبانیان کرد و ئێستش دەزانین پشتیوانی ڕاستترین جەریاناتی ناو ئۆپۆزیسیۆنی ئێرانە وەکو کوڕی شا وەکو بەرحەڵ جەریاناتی تر ئەگەر هەتا دەسەڵات بە دەسەمانە بروخێ ئەوان شتێکی ئاوا دێرن سەرڕایەوەی کێ دەزانین کۆماری ئیسلامی حکوومەتێکی نۆرماڵ نییە نۆرماڵ لەو لە حازەوە دەزانین لە ئەگەرێکی ئاوادا کولەن شارەکان وێران دەبێت خەڵکێکی زۆر دەبێتە قوربانی و ئێمە بەرحاڵ وتمان خەڵکی کوردستان نەتەنیا کوردستانی ئێران کوردستانی باشووریش نابێ ببێ بە کانونی ئەو ململانیانە لەبەرەوەش دەزانین لە شوێنێکدا ئەمریکا ئەو بەرژەوەندیانی خۆی تامین دەکا یا کۆماری ئیسلامی لە هەر شوێنێکا پێوا بێیتر پێ ناکرێت تەوافقێک دەکا لەگەڵ دەوڵەتی ئەمریکا و لەوێ بازم ئێمە دەزانین خەڵکی کوردستان دەبێتە قوربانی و بە تایبەتی دوای ئەوەی کە بانگەشەیەوە دەکرا کە سعاتی سفریان ڕادەگەیان ئەوە دەوڵەتی ئەمریکا دانیشتنی کردووە ئەوە دەوڵەتی ئەمریکا ئامادەیە ئەوە هەموو هێزەکان خەریکن دەجوڵێن ئێوانەمان دەزانی و بانگەشەیەکی زۆر لە کوردستانە بۆ شتێکی ئاوا دەکرد
وەکو شتێک لە بیریان چووەتەوە 3-4 مانگ لەمەوە بەرەو خەڵکە چی بەسەراهات، وەکو شتێک لە بیریان چوو بێتەوە لە ڕێفراندومی ئەو ساڵەی باشووری کوردستانە چیان بەسەراهات کە هەشتی شعبی نیوە لە کوردستانی داگیر کرد و ئەمریکا و زلهێزەکان لە خەباڵی ئەوەدا بێدەنگ بوو. ئێمە وەیا ئەفرینیان داگیر کرد و هەموو ئەو زلهێزانە لە خەباڵی ئەرتەشی دەوڵەتی تورکیەدا هەموویان بێدەنگ بوو. بۆیە وتمان ئەوەی کە بە ئێمە دەکرێت ئەوەیە باوەڕ بە هێزی خۆیە، هێزی ئەو خەڵکە خۆیانن. ئەگەر قەرار وایە کۆماری ئیسلامی سەرنگون بێ، ئەگەر قەرار وایە بیر و خەنینەوە حکوومەتە دەبێ بە دەستی خەڵک بێ. ئەمە ئازادی و کەرامەت و مەعیشەت و ئازادی و هەموو ئەوانە بە دوای خۆیەوە دێنێ و ئەگەریش کەسێک یان هێزێ بتوانێت بە ئێمە نیشان بدا لەو ڕۆژهەڵاتی ناوینەدا لە ئەفغانستان، لە عێراق، لە لیبی، حەدا لە یەمەن، لە سووریا، ئەو زلهێزانە توانیویانە یەک کاری باش بۆ ئینسان بکەن، ئەو کاتە ئینسان دەتوانێت بڵێ با ئەم جارش بۆ ئێمە کارێکی باش دەکەن. یا بۆیە بە دەرس وەرگرتن لە هەموو ئەوانە مەوزعی ئەمە ئەوە بوو کە ئەم شەڕاشەڕی ارتجاعی بینی دوودانە حکوومەتی درڕندەیە کە خەڵکی ئێمە دەبێت خۆی لێ بپارێزێ و خۆی لێ دوور ببی. هاوڕێ شۆڕش، ئەگەر هەرەو قسانە بە جۆرێ وا لێ بکەین بیکەینە دووبەرە بەرەیەک بێگومان کە زانین پێیان وایە و قسە و باسییان بەو جۆرەیە، هەڵس و کەوت و کردداریان بەو جۆرەیە کە پێیان وایە ئەم شەڕە لە بەرژەوەندی بەتایبەت خەڵکی کووردە. باشە و لایەنێکیش کۆمەڵە کە ئەو قسانەی بەڕێزت ئەیکەیت، کۆمەڵە خۆی بێگومان کە لەم بەرا ئەبینێتەوە. ئەو لایەنە چۆن ئەوەنە بە دڵنیایەوە پێیان وایە کە مەسەلەن ئەم شەڕە بۆ بەرژەوەندی خەڵک ئەتوانرێت کەڵکی لێ وەرگیرێ. هەروەی کە لە بەشێ لە قسەکانی بەڕێزدا باست لێ کرد، سووریا ئەو وەزعەتێ بەسەر کوردەکانی سووریا هاتە پێشەوە، ینی وەختێکی وای بەسەرانە چووە، ینی ئەو شکستەی کە زۆربەی مەنتیقەکان لە ژێردەستی هەسەدا هێزە دیموکراتەکان سندرایەوە، ینی خۆستاڵێکی بەسەرانە چوە و ئەزمونەی خیانەتێکە لەو هێزە کوردیانەکە ئەوەنەی بەسەرانە چوە. ئەم هێزانە بە جۆرێک چۆن ئەتوانن وا بیهێنن کە لە ئیسفادەی ئەم شەڕەی ئەمریکا و ئیسرائیل لە ئێران دەتوانن کەڵک وەربگرن. من زۆر پێم خۆش بوو، ینی بمزانیا چۆن ئەوان ئەتوانن ئەوەنە دڵنیا بن لەو قسە و باسە و بە تایبەتیش ئەگەر بکرێت بەڕێزت لەسەر کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران لەمڕۆ قسەم بۆ بکەیت. طبعا یعنی ئێستا ئەوە کە 11 ڕۆژ لەو شەڕە تێپەڕیوە، ئینسان دەتوانێت بارخایەنیەکی یانێ بە بەرچاوڕوونیەکی باشترەوە سەیری ئەو شتانە بکە. لە سەرەتای ئەو شەڕەوە دەزانین ئەگەر ئێران و کوردستان و دەرەوەی کوردستانی ئێرانی دەنەزەرا بگرین، 3 دانە هەڵوێست ئینسان دەتوانێت ببینێت. هەڵوێستێکی کۆماری ئیسلامیە و لایەنگرانی کۆماری ئیسلامی پیان وایە ئەوە شەڕێکی هەقا و کۆماری ئیسلامی لە بەرەی هەقا وێساوە و خەریکن شەڕ دەکەن دژی داگیرکەر کە ئەمریکا ئەو بەرەیە بەرەی ئەملا بەرەی ئەمریکا ئەوانیش بانگەشە دەکەن ئەوە ترۆریستن، دەبێ بیان ڕوخێنین ئازادی و سڵح و ئەوانە بێرین، ئێمە خەمخۆری ئەو خەڵکەین، بێن هەوڵ بدەن بێنە سەر شەقام و بیڕوخێنن، هەم یارمەتیەکە بۆ ئێوە هەم یارمەتی بۆ ئێمە. ئەوە نەزەری ئەمریکایەکانەوە ئەوانەی تەرەفداری هەڵوێستی ئەمریکا و ئیسرائیلە. هەڵوێستێکی تر هەیە کە ئەوە هەڵوێستەی ئێمەمانانە، ئەویش پێ دەڵێن نا ئەم لای نە ئەو لای، ئەمە بەرەیەک بۆ خۆمان بەرەیەکی سێوەمی نا پێمان وایە بە لەو ماوەی 47 ساڵەدا زیاتر لە هەزاران ئینسانی تێکۆشەری کۆمەڵە لە ڕێبازی بەرەنگاری لەگەڵ کۆماری ئیسلامیدا گیانیان بەخت کردووە. بەڵام ئێمە لە عینی حاڵدا دەزانین کۆماری ئیسلامی حکوومەتێکی دڕندەیە، دژی خەڵکە، ژیان و نان و مەعیشەتی ئەو خەڵکەی هەموو بە گرەوگان گرتووە. بەڵام لە عینی حاڵدا دەزانین ڕزگاری بە دەستی خودی ئەو خەڵکەدا تێپەڕ دەبێت، دەستەبەر دەبێت و ممکن دەبێت، نەکەوەی کە لە ڕێگەی هێزێکی
دەرەکیەوە کە ئەو هێزەش بە پێی ماهیەتی خۆی ناتوانێت ئەو نەخشە بۆ تۆ بنوێنێ ئەوان بە پێی منفعەتێکە لە ڕۆژهەڵاتی ناویندا هەیەە عاشقی چاوبڕۆی دیکتاتورین عاشقی ئەوەن دەسەڵاتێکی دیکتاتوری بێرنەوە سەرکار و هەمان کار دەکەن ئەوان کێشەیان لەگەڵ سعودی عەرەبیە نییە حکوومەتێکە لە قەرنی 21دا پاشایەتیە کێشەیان لەگەڵ ئەحمەد و شەرع نییە کە داعشی پێشوو بوو چەندین ملیۆن دلاریان بۆ سەری تەرخان کردبوو بۆ ئێرانیش نایان بێ بەڵام بە مەرجێ دۆستیان بێت لەگەڵ تاالبانیشدا نەیان بوو ئێستا تاالبان زۆر لە کۆماری ئیسلامی ارتجاعیترە بەو لە حازەوە جا بۆیە نەزەرەکەی ئێمە یعنی ئەوە بوو ئەو باوەڕ بەخۆبوو نەتەقویەت بکەن دەسەڵات دەبێت دەسەڵاتی ئێوە بێ ئیجازە مەدەن ئێوە تماشای ئەوە بکەن دابزانن زلهێزەکان چیتان بۆ نوێنێ تا بەوانەی کە لایەنگری کۆماری ئیسلامی بوو دوومانێ ئەو کۆماری ئیسلامی ئێوە خەریکە دەداتە کوشتە دەست هەڵ بگرن لەو چەکانەی کە ڕوو بە خەڵک گرتوتانە پەیوەست بن بە خەڵکەوە هەوڵ بدەن لە ناوە کۆماری ئیسلامی بە هەمومانەوە بیرروخێنی و دەسەڵاتێکی دموکراسی دەسەڵاتێکی متەکەسر دەسەڵاتێکی بەرابری خوا دەسەڵاتێکی کە ڕنگ و بۆی مدرنیەتی پێوە بێ ئەوانە لێرینە سەرکار نەکەوەی کە لە ناو شەڕێکی ئاوا ماڵوێران کەردا نەزانین عاقیبەتەکەی چی بێتێ بە تایبەتی دوایەوەی کە بانگەشەیەوە دەکرا کە دەبێ پێشمەرگە و هێزی ئەو حیزبانەی کە لە کوردستانن ئەو نەخشەی کە دەوڵەتی ئەمریکا بۆ خۆی نایکا ئەویش هێزی زەوی نییە ئەوانە بە هێزە کوردیەکان بکرد بە خۆشحاڵیەوە جێبەجێ نەکرا لەبەرەوە نەتەنیا کوردستانی ئێران دەبوو بە کانونی شەڕ و ململانێ لە هەردوو لاوە خەڵکەکەمان دەبوون بە قوربانی خەڵکی کوردستانی عێراقیش توش دەبوون لەبەرەوە دەبوو بە شەڕێکی ملی مەزهەبی لە شیعەکانی عێراق و نەجەف و کەربەلا و ئەوانە دەبوو بە شەڕێکی ئاوەها جەهادێک سادر دەکرا و ئەو خەڵکەی باشووری کوردستانیش ژیان و ئاسودگی خۆی لە دەست دەدا بەڵام لە عینی حاڵدا گوتم ئەو مەوزعەی ئێمە ئێستا دوای ئەو ماوە بە نەزەری من جێگەی خۆی کردووەسەوە زۆر لەو هێزانە کە لە ماوەی ئەو 12 ڕۆژەدا بێدەنگ بوون وردە وردە خەریکن دێنە دەنگ کە ئەو شەڕە بەرژەوەندی ئێمە تایان نیە بەرژەوەندی ئێمە ئەوەیە لە ڕێگەی بزوتنەوە های جەماوەریەوە بتوانین کۆماری ئیسلامی بڕوخێری بەوە دەتوانێت منفعەتی ئێمە دەستە بەر بکە لە شرایطێکدا کە بەبوونی بزوتنەوە های جەماوەری زۆر گەورەوە لە کوردستاندا ئەو بزوتنەوانە زوتنەوەی شۆڕشگێڕانەی خەڵکی کوردستان چاو لێکەردا نانیشێدا بزانێ خەڵکی تر زلهێزەکان چی بۆ دەنوێنن خۆی خاوەنی تەحلیلی خۆیە خاوەنی ئەقلی خۆیە و دەزانێت لە کوێنە بەنەفیەتی کە بارهاوتومانە لە دەورانی ئەو شەڕانەی و یا اعترازانەی ماوەی لەمەوە بەرەوە لە شارەکانی ئێراندا خەڵکی کوردستان دەیانزانی ئەمکانی هەیە کۆماری ئیسلامی قەتڵ عامێک بکە و هەر لەو کاتدا مانگرتنێکیان ڕاگەیان زۆر خەڵک بانگەشەیەوەی دەکرد لە دەوڵەتی ترامپ کە دەیانوت خەڵک لەسەر شەقامەکان بمێننەوە ئەوە یارمەتی ها بەڕێگەوە کە زانیمان چە قەتڵ عامێک کرا بەڵام ئێمە ئەوەمان نەکردوتمان ناکاکە گیان ئێمە دەزانین چە لەگەڵ چە حکوومەتێکا خەریکی شەڕ دەکەین و تەنیا وەزیفەی هێزێکی سیاسی تازاندن و هێرش و ئەوانە نییە دەبێت لە شوێنی خۆیدا دەبێت مەسئول بێ لە بەرابەر خەڵکەکەی خەڵکەکەشی بپارێزێ بۆیە مانگرتنی گشتی لەوێ ڕاگەندرا و بۆیە هێزێکی مەسئول نەتەنیا لە فکری دەسەڵاتی حزبی خۆیدا نییە بەڵکو لە فکری گیانی هەموو ئەو ئینسانانەیە کە خەریکە سیاسەتی ئەو هەڵدەگەڕێتەوە بە ژیانی ئەو ئینسانان هەتا تاکە ئینسانێکیش شارەکانی وحیتەکەی هەواکەی جێرساختەکانی داهاتووی نەوەی نوێ هەموو ئەوانە لە حاڵەتێکی شەڕاویدا تووشی ئەوە دەبێت تۆ نازانی ئایندەکەی چی بەسەر دێ و قمارێکەی تر ئەو قمارە نابێ بەسەر نوێشتی ئەو خەڵکە بکرێت ناکرێتیش ئەو خەڵکە بۆ خۆی ئاگای لێ نەبێ معامڵەی پێکرابێ یان کەسانێک لە ڕاڕۆی مەسەڵەن وڵاتانی لە واشنگتۆنا لە کاخی سەفیدا دابریشن لەسەر سەرنوێشتیوان تەسمیم بگرن یاخر خو بازاڕی دوکان و بازارەکەی داغان دەبێت کرێکارە نانی ئاش و ژیان و هەموو شتێکی
تێک دەچێت زانکۆ وێران دەبێت یان لەو حاڵەت دوو دەبێت خەڵکەکەت لەسەر نوێشتی خۆی بزانێت دەبێت پێ بڵێ خەریکی چی تووشی چە سیاسەتێک دەبی ئێمە لە ماوەیە ساڵانەدا بارها ئەوەمان بینیوە کە قەول و وعدەی زۆر لەونەوە ئەدراوە بە هەرچی هاتوویە سەبەرترەوە خەڵکەکەمان تەجربەی زۆرتری بەدەست هاوردووە من دڵنیام ئەو جارش بەو تەجربەی زافە بوو. زۆر سپاس زۆر سپاس هاوڕێ شۆڕش قسە و باسێکی جوان ئیشارە پێدا گەشتینە بڵین کۆتایی بەرنامەکەمان دەمەوێت کۆتا پرسیاری خۆمان ڕاستی بەڕێزت بکەم کۆمەڵە بەڕاستی سیاسەتێکی ڕوون و شەفافی هەیە کە پێم وایە بەردەوام ئەبێ بەڕووی خەڵکە قسەی لەسەر بکرێت پێم وابێت لە داهاتووشە سیاسەتی کۆمەڵە بە جوانی ڕوونە بێتەوە لێرەدا وەک دوا پرسیار بەگشتیەمە ئەو لە بەڕێزت پرسم ئەرکی سەرشانی هێزە چەپ و کۆمۆنیستەکان لە کوردستان لە ئاز هەرکەم لەم ئەگەرانەدا دەبێت چی بێت پێش هەموو شتێک دەبێ ئامادە بن یعنی ئامادەی زۆر جار دەکەوینە ناو شەرایەتێکەوە کە ئێمە هیچ اختیارێکمان تایە نەبووە انتخابمان نەکردووە تەسمیممان نەگرتووە وێ باشترین یعنی باشترین حاڵەت ئەوەیە کە تۆ داخلی ماجەراکە بیوە نەهێڵی خەساری زۆرتر بگەیە بۆ خەڵکە وەکەوەی کە مەسەلەن ماڵێک ئاگر دەگرێت ماڵەکە ئاگری گرتووە تۆ نازانی کێ ئاگری داوە بەڵام دەی ئەگەر کەسێک لەوێ دڵسۆزی ئەو خەڵکەیە دەبێت ئازا دەست بەجێ وارد بێ یا ئاگرەکە بکوژێنەوە یا ئەگەر ئینسانێ مناڵە شتێکی تیا هەیە مناڵەکان بێرنە دەرەوە جا دوایەکە ئینسان دادەنیشێ بۆ ئەوەی کە تەحلیلی بکا بداین کێ ئاگری تێ بەرداوە یانە مەبەستی منەوەیە ئیمکانەکان زۆرن و بەتایبەتی ئێستا ئایەندە ناڕوونە ئایا و شەڕە بەرەو کوێنە دەچێت ئایا ئیمکانی هەیە بگەین بە ئاگر بەسێ و ئەگەر بگەین بە ئاگر بەسێ چه تەوافقێک دەکەن دەوڵەتی ئەمریکاوانە قبول دەکا یان نەخێر خەڵک لە برسێتی و لە هەژاری و لە هەموو ئەو بەدبەختیانەی کۆماری ئیسلامی بەسەریانی هاوردووە ڕادەپەڕێ لە ئەگەری هەموو ئەو شتانەدا ئێمە ئەو شتێک کە لە شۆڕشهای ڕابردوودا بینیومانە و کەمبودێکە کەمبودی ڕێکخراوبوونە بە خۆشحاڵیەوە لە کوردستانە ئەوانە کەم نین بەڵام لەم دەورەدا کاریان دوو بەرابەر دەبێتەوە و کارەکەشیانەوە نییە فقط دابنی بیاین هەمومان دابنیشین بزانین چاوەڕوان بین داخە و کەی فرسەتێک گیردێ کۆماری ئیسلامی بروخێ کارەکەمان هەر لە ئەمڕۆیە ئەوەش ئەوەیە ئێستا دەزانین خەڵکانێکی زۆر لیان قەوماوە دەست بدەین دەستێکەوە شتهای ئۆرگانهایەک دروستکەین کە بڕۆین یارمەتی خەڵکەکەمان بدەین هێزێکی سیاسی چەپ کۆمۆنیست لە کوردستانە ئابە دڵسۆزیانەوە جێدەکەوێت هەروواکە سیاسەتەکەمان ڕوونە هەروواکە لە ئەولەویەتی ئێمە گیانی ئینسانەکانە ماڵی ئینسانەکانە ئایندەی ئینسانەکانەوە واردی هیچ مامەڵەیەکی پشت پەردە و سەرنوێشتی ئەوان لە باسەریانەوە نابین لە قباڵی ژیانی ئەوانیشدا مەسئولی ئەگەر کارێکمان لە دەست دێ و ئەوەش ئەو هاوڕێیانن یا ئەو دڵسۆزانن کە لە ناوەی کوردستان هەن و دڵسۆزیەکەشیان بەکردەوە نیشان دەدەن مهمە بۆیان ئێستا منداڵێک لە مەحەلەیەکی فەقیر نشیندا بێنان نەبێت مهمە بۆیان ئێستا دایکێک کە بەتەنیا دەژیت هیچ ئەمکانێکی ژیانی نەماوە یارمەتی پێ بدەن بە دەوروبەریا بن مهمە بۆیان مناڵ لە هاژە و هوژەی ئەو بۆمباران و هەوا پێما ئەوانەدا نەترسێ دڵخۆشیەک بن یا ئەو ئینسانە بە ساڵاچوانەی کە دارویان بۆ نییە نەخۆشن وە کەسیان نیە بە دەوروبەریانە یا ئەو ئینسانانەی کە دەگەڕێن بە دوای ئەوەی کە شکڵێک ببینەوە کە بەرەنگاری هەموو ئەم سیستمە ناعەداڵەتە ببنەوە و ئێستا فرسەتی ئەوەیە ئالەو شەرایەتانەدا لە شتایەکی ئاوا سەختدا دڵسۆزانی ئەو خەڵکە دیاری دەکەن و هێزی چەپ دەبێت لە عینی ئەوەی کە خۆی ڕێک دەخا بۆ ڕووخانی کۆماری ئیسلامی ئەم ڕۆژ بە جێگەی ئەوەی کە ببێ بە باڵێک لە ئەم دەوڵەتە ارتجاعیانە دەبێت لە فکری خەڵکەکەیە بێ و لە فکری ژیانی خەڵکەکەیدا بێ هەر ئێستا دەست بەکار دەبێ ئەو کارانە بەردەوام دەبێت لەسەر وەکو دەورانی کۆرۆنا ئێمە تەجروبەی دەورانی کۆرۆنامان هەیە
کۆمیتەی مەحەلات دروستکرا بەهانای خەڵکەوە دەچوون ئاگیان لە خەڵکەکەیان بوو شوێنەکانیان زەدەفۆنی دەکرد بڕێجار و یا ئەو کەسانەی وحیتی زیست جینگەیان بەلاوە مهمە دەڕۆنە قوڕگی ئاگرا بۆی کە خەڵکەکەیان لە جینگەیەکی باشیان بێ ئێستش شتێکی ئاوایە بەجێگەوەی کە برێک کەس بە ناوی فعال خۆی هەڵدەواسێ بەم یا ئەو دەوڵەتە و دیفاع لەوە دەکا کە شارەکان کاول ببێ و خەڵکێکی عادی ببێتە قوربانی وەزیفەی ئینسانێکی چەپ لە دڵی خەڵکەکەیایە و بانگەشە بۆ ڕووخانی شۆڕشگێڕانەی کۆماری ئیسلامی و بەدەستی خەڵک کە سەرنوێشتەکەی بەدەستی خۆیان بێ نەک سەرنوێشتەکەی ئەماندا بنیشن وەکوەوەی کە تماشای فیلمێک بکەن لە چاوەڕوانی ئەوەی کە بەشکەم دەوڵەتی ئەمریکا بۆ بۆمبانە ڕزگاریان بکە ئەوە وتم یای نەهایەتەن وەزیفەی ئەو هێزە چەپ و کۆمۆنیستانە وەزیفەیەکی ئاوایە بوون بە دەمی ئەو خەڵکەوە هەم خۆیان ڕێکخراوکردنە و هەم لە ناو جەرگەیەکی ئاوا جەهانمیە دڵسۆزی و مەحبوبیەتیان بۆ ئەو خەڵکە نیشان بدەن. بەڵێ هاوڕێ شۆڕش ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵا زۆر سپاس بۆ بەشداربوونت لەم بەرنامەی. زۆر سپاس. بەڵێ بینەران و گوێگرانی خۆشەویست سپاس بۆ ئێوە کە تاوکو و کۆتاییان بەرنامەیەش لەگەڵمان بوون. هیوادارم بەرنامەکە جێگەی سەرنجی ئێوە بوو بێت. کات و ساتێکی باش بۆ هەموو لایەکتان.